تۆ ئەکرێ ژیانت لە ئێستا باشتر بێ؟ ئەی تۆ بۆچی بەم جۆرە دەژیت؟ هاوڕێکەشت بەو جۆرە؟ ئەی من بۆچی لە وڵاتە وێرانەیەدا ژیان بەسەر بەرم؟ هاوڕێکەشم لە وڵاتە پڕ لە خۆشگوزەرانیە وەگوتراوە لەم نیشتیمانە پڕڕاوچیە ئەم هەموو خەونی فڕینە چییە؟ بۆچی من فەقیر بم و ئەو دەوڵەمەند؟ بۆچی؟ لەگەڵ زۆر بۆچی ترا پرسیارگەلێکن کە ئێمە لە خۆمانی ئەکەین ڕۆژانە و بەڵام هەوڵی بەدەستهێنانی وەڵامی ڕاستەقینە نادەینەوە. با من بە نمونەیەک وەڵامی ئەم هاوکێشانەتان بدەمەوە. سەردار 5 کیلۆمەتری بە 25 خولەک بڕی، بەڵام هێمن 5 کیلۆمەتری بە 35 خولەک بڕی. کامیان باشترن؟ بێگومانە ئەڵێن سەردار، وایە؟ زۆر باشە، بەڵام سەردار ئەو 5 کیلۆمەترەی لە نێو یاریگایەکی وەرزشی و بە پێڵاوی وەرزشیەوە بڕیوە، بەڵام لە بەرامبەرە هێمن ئەو 5 کیلۆمەترەی لە ڕێگایەکی خۆڵ و سەختا بڕیوە. ئێساڵێن چی؟ پێم وایە ئەڵێن یەکسانن، وایە؟ ئەی ئەڵێن چی هاوکێشەکە سەراوژێر بکەم؟ سەردار تەمەنی 23 ساڵە، بەڵام هێمن تەمەنی 45 ساڵە. سەردار کێشی 73 کیلۆیە، بەڵام هێمن کێشی 85 کیلۆیە. سەردار بۆ جاری دێمە هەوڵەدا تا ئەو ئاستە پێوانەی تۆمار کردووە، بەڵام هێمن یەکەم جارێتی. سەردار لەشی ساغە، بەڵام هێمن بەستەری ئەژنۆی پچراوە. سەردار بێکێشەیە لەبەرەوەی وەرزشوانە ئەو ماراسۆنەی ئەنجام داوە، بەڵام هێمن ژیانی پڕ کێشە و گرفتە و زۆریش نەدارە لەبەر بەدەستهێنانی خەڵاتی ماراسۆنەکە ئەم ڕاکردنەی ئەنجام داوە تا لەو ڕێوە بژێوی ژیانی خۆی و خانەوادەکەشی پەیدا بکات. ئێستا ئێوە بڵێن ئەم دوانە کامیان سەرکەوتوترن؟ بینیتان هێمن قوربانی زۆرتری داوە و هەر ئەویش باشتر و سەرکەوتوترە لە سەردار؟ ئەی بینیتان کاتێک کە یەکەمین پرسیارمان ئاراستە کرا چۆن ڕووکەشانە بڕیارماندا ڕاستە و خۆ وتمان سەردار باشترە لە هێمن؟ ئێمە واین هەمومان وە ئەزانین کەسانی تر ژیانیان لە ئێمە باشتر و چاکتر و خۆشترە، دەی کەسانی تریش هەروایە و ئەزانن ژیانی ئێمە خۆشتر و چاکتر و باشترە لە هی ئەوان. بۆیە زۆر جار ڕووکەشانە بڕیارە دەین و خوڵ نابینەوە لە بابەتەکانی زۆربەی بوارەکانی ژیانمان. ئێمە کاتێک کە خۆمان بەراورد دەکەین بە کەسێکی ژینگەیەکی تر بڕوا بکەن ستەمێکی زۆر گەورە لە خۆمانەکەین. ئەزانن بۆ؟ چونکە هەلەکانی ژیانمان جیاوازن و توانە و هێزیشمان جیاوازە. چەند جوانە دڵمان پڕ بێ لەو قەناعەتەی کە ئێمە هیچ کاتێک لە هیچ کەسێکی تر باشتر نین، بەڵام ڕێژ بە خۆمان نەدەین خۆمان بەراورد بکەین بە کەسانی تر. عومەری کوڕی عەبدولعەزیز دەڵێ ڕەحمەتی خوا لەو کەسەی کە قەدر و پلەپایی خۆی ئەزانێ و لە لای خۆیەتی. سەعدی شیرازی لە گوڵستانە نمونەیەکی زۆر جوان دەربارەی ئەم بابەتە دێنێتەوە، ئەڵێ هەرچەنە دووکەڵ بەرز بێ گڕوتینەکەی ناگا بە ئاگر، برۆش هەرچەنە بەرز و جوان و ڕەش بێ قەدر و بەهاکەی ناگا بە چاو. قەدر و بەهای تۆ بە هەوڵدانەکانتەوەیە، ڕێز و گەورەی تۆ بە قوربانیدانەکانتەوەیە، حورمەتی تۆ بەو ئامرازانەوەیە کە تۆ خۆت هەڵت بژاردون بۆ گەیشتن بە ئامانجەکانت. بۆیە هیچ کاتێک نەکەی خۆت بەراورد بکەی بە کەسانی تر. ئاخر ناکەیە تۆ خۆت بەراورد بکەی بە هاوتەمەنێکت لە ژاپۆن یان لە قەتەر یان لە سوید دەژی. کەسێک کە بەبێ باوکی دێتە دنیاوە بەرپرسیارەتی خێزانی دەکەوێتە سەر زۆر سەرکەوتوترە لەو کەسەی کە بە دەوڵەمەنی دێتە دنیاوە و حتا مردنیش پێویستی بە پارە و پوڵ نییە. تۆ کاتێک کە لە زانکۆیەکی حکومی ئەخوێنیت و خەرجی خۆت و زۆر جاریش خانەوادەکەت پەیدا دەکەی، زۆر سەرکەوتوتری لەو هاوتەمەنەی خۆت کە بە بڕەپارەیەکی زۆر لە زانکۆیەکی ئەهلی ئەخوێنێت و حتا مردنیش پێویستی بەکارکردنێک نەبووە. بە کورتی پێتان بڵێم بەختەوەری لەوەیان نییە ژیانت خاڵی بێ لە کێشە و گرفت، بەڵکو لەوەیە کە چۆن بتوانی ڕوبەڕووی ئەو کێشانە ببیتەوە و لە سەروی هەمووشیانەوە هیچ ڕێگە بە خۆت نەدەی خۆت بەراورد بکەی بە کەسانی تر. بۆیە خۆت بە
بمێنن بەخێر.